پشتی بریار هاتدانان کو جهن کراتینی القضا شیخان بنوکرن اوشی بیجین بو بارس کیک سر دهوک سر سنتر قضا دهوک وەکو ژۆرە ئۆپەرسیۆنە شێخان بڕیار هاتدانە چار جیه بنەڤەکردن ئەوشی لالش و بلان و سرێچکە و بێبانێ ئەف جیهنەشێک دەهی چار دەست پێکردن هەتای ڕۆژ ئەو کەسێن داخلی کارانتینێ بووین تقریبا 810 کەس داخلی کارانتینێ بووین یەت خلاص بووین کارانتینێ هەتانەهۆ 205 گوت خلاص بووین یە دیێت مایند کارانتینێدا لهێرەش مدوێت ئەس ئاماژە بێدەم کە خەلکی دەڤەرە شێخان ئێزدیەن دەڤەرە شێخان بکوژمێ هەتا 100 ملیۆنی تەبەڕع بوون مەزەختن بۆ vê کارانتینێ ئەو تەبەڕع ئەو پارەش هاتە سەرفکردن بۆ ڕۆژانە سێ ژەمێن خواردنێ سێ دەمێن خواردنێ دەینەوان خەلکێن کارانتینێ تایبەت ئەو خەلکێن ئاوارێن ما کەمپا بەر بڕیار یا وەزارەتە تەندروستی ئەوە کە ئەف کەسێن ئاوارە یانی کەمپا وەختی زڤەرنەڤە سنووری دهۆکەیان محافظە دهۆکێ vێت بێنە کارانتینکردن بۆ ماوەی 4 ڕۆژە ئاتان هۆیت کەفتینە گەرانتینێدا سنووری قەزامە 800 و پشتی دەهی چار ئەس بەحسێت کەمە 810 کەس وێت کەفتینە کارانتینێدا یەس دەرکەفتین هەتانەهۆ 205 کەسن یە دیشکێت ماین هەتا 4 ڕۆژێت خۆ خلاصکەن و ئەم ڕۆژا 13 بۆ ڕافەحسێت کەین